بەڕێزان گفتوگوی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەمان بەڕێز مێراد خەلیلی شرۆڤەکاری سیاسی لە تارانەوە لەگەڵمانە. بەڕێز مێراد زۆر بەخێر بێی بۆ کوردستان 24. ئەم هەنگاوەی ئەمریکا بۆ کردنەوەی گەروی هورمز چۆن دەبینن؟ ئەمریکا توانێت لەمە سەرکەوتوو بێ؟ خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانتان. بێگومان ئەم هەنگاوەی ئەمریکا ئایا سەرکەوتوو دەکەوێت یان بێگومان سەرکەوتوو نابێت، بێگومان سەرکەوتوو نابێت. بەڕاستی هەنگاوێکە ئەم هەنگاوی ئەمریکا هەنگاوێکە بۆ گۆڕینی دۆخی گۆڕەپان بۆ ئەوەی کەوە دەستکەوتی زیاتر لەسەر مێژوی دانوستان بەدەست بهێنێت. ئێمە چاودێری پێشهاتەکانی دەکەن، هەموو ڕۆژێک چاودێری پێشهاتەکان دەکەن. بەڕاستی دانوستانەکان بەردەوامن. ئەمریکا دەیەوێتکەوە دەستکەوتی زیاتر لە دانوستانەکان بەدەست بێنێت. ئێران بەڕاستی بە هیچ شێوەیەک سازش ناکات لەسەر مافەکانی خۆی، لەسەر بابەتی هەڵگرتنی سزاکان، لەسەر ئاستی ئەتۆمی، کەواتە ئەمریکا دەیەوێت بەڕاستی ئیرادەی ئێرانیەکان بشکێنێت. بەڵام ئێران بە بەهێزەوە ماوەتەوە نایەوێت یەک هەنگاویش بچێتەوە دواوە بە هیچ شێوەیەک. بۆیە ئەم هەنگاوی ئەمریکا بەڕاستی هەنگاوێکی زۆر مەترسیدارە. ڕەنگە جارێکی کە دۆخەکە بتەقێنێتەوە لە ناوچەکەدا ئەمڕۆ ئەو پرسیارەت لێ ئەەکەم، بەڵام سەرەتا بەڕێز مێران پێم بڵێ ئێستا دۆخی ڕاستەقینەی گەروی هورمز چۆنە؟ ئێستا ئالۆزی هەیە لەوێیان هیچ ئالۆزیەک ڕووی داوە؟ بە دڵنیاییە وەکو گوتم بەڕاستی ئەگەر هاتوو دۆخەکە بەم شێوێ بەردەوام بێت کە لە گەروی هورمز هەیە، ئەگەر هاتوو ئەمریکیەکان نزیک بوونەوە زیاتر، بەڕاستی ئێران زۆر بە بەهێزەوە وەڵام دەداتەوە. ئێران کە ڕەنگە پێکدادان ڕووبدات بە ڕەچاوکردنی ئەو گۆرانکارانەی کە ڕوو دەداتە. بەڵام بە بۆچوونی کەسی خۆم کە ئێمە جارێکی کە چاوەڕوانی جەنگێکی گشتگیر ناکەین وەکو لە چل ڕۆژی ڕابردوودا. ڕەنگە بەڕاستی چەند بۆ دومانێکی سنووردار هەبێت. ئێران لە هەمان کاتدا وەڵامی دەبێت لەسەر هەر پێشەکاریەک. من پێم وانیەکەوە جارێک کە بگەڕێنەوە بۆ جەنگی چل ڕۆژەکە، چونکە بەڕاستی ئەمریکا جارێ وڵاتانی ناوجەکەش بەرگەی جەنگێکی دیکە ناگرن، بەرگەی تێچووەکە ناگرن. بۆیە ئەوەی کە هەیە بەڕاستی ڕەنگە هێرشێکی سنووردار بێت لە چەند ڕۆژی داهاتوودا. هێرشی سنووردار لە چەند ڕۆژی داهاتوودا بۆ کوێ ئەکرێت؟ یعنی ئامانجەکان دیاری کراون؟ ئەم ئامانجانە بەڕاستی کەس نازانێت، فەرماندە سەربازەکان دەیزانن. بەڵام دۆخەکە بە شێوەیەک بەڕێوە دەچێت لەسەر بنەمای زانیاریەکانی گۆڕەپان. بۆ نمونە کاتێکەوە ئەمریکا ژێرخانی ئێران بۆردومان دەکاتە، ئێران وەڵامی دایەوە و ژێرخانی ئەمریکای لە ناوچەکەدا بۆردومان کرد. کاتێکەوە لە هەمان کاتدا کاتێکەوە بۆردومان دەکرێتەوە بە هەمان شێوە وەڵام دەدرێتەوە. کەواتە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەمریکا چی پێشکەش دەکات لە دانوستەکاندا؟ ئایا لەم جەنگەدا چیتر پێشکەش دەکات؟ ئەگەر هاتوو گورزە سنووردارەکان بەو شێوەیە مانەوە، لە هەمان کاتدا ئێرانیش بە هەمان شێوە بە شێوەیەکی سنووردار وەڵام دەداتەوە. بەڵام ئەگەر هاتوو ئەمریکا هێرشەکەی فراوانتر کرد، ئێرانیش بێگومان بە دڵنیاییەوە هاوشێوە وەڵام دەداتەوە. کەمێک لەمە پێش موشکێکا ڕاستەی ئیمارات کراوە، ینی ئەم ئالۆزیانە ئەگەری دەستپێکردنی جەنگ خێراتر ناکەن؟ بە دڵنیاییەوە هەر کاتێکەوە ئەمریکا ئەم پرۆسەیە ڕابگەێنێت بەڕاستی پێشێلکاری ئاگەر بەسکەت ئەم بابەتە بەڕاستی واریدە دەکرێت بکرێت. ئەمە هۆشداریە بۆ ئیمارات و بۆ ئەمریکا. هەر پێشێلکاریەک، هەر دەستپێکێک
بەڕاستی بەبێ وەڵام تێناپەڕێت ئەگەر هاتوو پێکدادانێکی دەریایی فراوان ڕوودات لە پانتایی دەریادا چی ڕوودەدا ئەو کاتە ئەمە وەڵامی ئێران دەبێت بێگومان بە ئامانجکاندنی بە ئامانجکردنی تەواوی دامەزراوەکان ئەمە بەڕاستی وەکو گوتمان هۆشداریەکە ئێمە ئێران دەڵێت ئێمە ئامادەین بۆ جەنگ ئامادەین بۆ جەنگ پێویستە جارێکی دیکە بیرکەنەوە ئێران بە وڵاتانی ناوچەکە دەڵێن پێویستە پێداچوونەوە بە سیاسەتەکاندا بکەن ئەگەر هاتوو بەردەوام بن ئێمە بۆ هەموو بژاردەکان ئامادەین ئەوە وەڵامی ئێرانە بۆ باشە با بگەڕێنەوە سەر بابەتی گەروی هورمز ئێستا ئەمریکا ئاڵێت یاوەری دوو کەشتیمان کردو بۆ تێپەڕاندنی گەروی هورمز و ئێرانیش لە بەرامبەرە ڕەتیەکاتەوە کامیان ڕاستە؟ بەڕێز ئێمە ئێستا لە سەردەمێکداین لایەنی ئەمریکا بەڕاستی ئەمڕۆ ئەمریکا بەڕاستی ڕۆبەرووی کێشەیەکی زۆر گەورە بۆتەوە چونکە چۆتە نێو جەنگێکە لەگەڵ ئێران بەڕاستی کە بەردەوامە تێیدا دەناویدا بەردەوامە دەدۆخێکی زۆر خراپدایە بۆ هۆی ئەو جەنگێک کە هەیە بۆیە لایەنی ئەمریکا دەڵێت ئێمە سەرکەوتوین بابەتی چکە باز دەکەم ئەویش ئەوەیە کە بابەتی گەروی هورمز بەو مانایە نایەتکەوە کە هیچ تێپەڕبوونی هیچ کەشتیەک بە گەروی هورمزدا بۆ تێپەڕێت دەکرێت کەشتێک تێپەڕێت بە ئامانج بکرێت بە دوورایی چەند سەد مەتر لە کەناراوەکانی ئێرانەوە بردومان بکرێتێ ئەمە ڕوودەدات ڕووشی داوە ئەمە ڕەنگە ڕوودات وەکو باسمان لێو کرد ڕەنگە پێشەکاری ئاگربەست لە گەروی هورمز ڕووداتەوە لە هەمان کاتدا بەڵام وەکو باسمان کرد بڕیارەکە زۆر ڕوونە ئەو کەشتیکەوە بێوێت گەروی هورمز تێپەڕێنێت بە هیچ شێوەیەک بە سەلامەتی ناتوانێت تێپەڕێت. باشە بە کورتی وەڵامم بیتەوە سپاس دەکەم من بەیانیت ترەمبوتی تیمەکەم لە دانوستان لەگەڵ ئێران و ئەگەری ڕێکەوتن نزیکە نوێنەری ئەمریکاش گەشتبینی خۆی دەربڕیوە ئەگەری ڕێکەوتن و دانوستان ماوە؟ وەکو گوتم ئەوەی کە ئەمریکا دەیکات لەم پرۆسەیەدا دەیەوێت دەستکەوتی زیاتر بەدەستبێنێت لەسەر مێزی دانوستانەکاندا بۆیە من پێم وایەکەوە دانوستانەکان بەردەوامن بەڵام هەر پێکدادانێک لە دەریادا ڕەنگە کێشە دروستکات کۆشەکان بەردەوامن بۆ دانوستان ئەمریکا دەیەوێت ئەم پرسە چارەسەر بکات بەم شێوازە. زۆر سپاس دەکەم بەڕێز مێراد خەلیلی شرۆڤەکاری سیاسی لە تارانەوە میوانمان بووی دەستخۆش.